ڕۆژی یەکشەممە وەزیری عەرەبستانی سعودی و وەزیرانی کێی وڵاتانی عەرەبی کۆبوونەوەیکی نائاساییان لە قاهیرە کرد بۆ توێژکردن دەربارەی ڕوبەڕووبوونەوەی ئێران و شیعەکانی هاوپەیمانیان لە لوبنان کە هاوپەیمانی عەرەب دەڵێن ئێران دەست لە کاروباری ناوخۆیان وەردەدات لەسەر پەرەسەندنەکانی قەیرانی یەمەن و دەست لە کارکێشانەوەی کتوپڕی سەرۆکوەزیرانی لوبنان سعد حەریری گرژی لە ناوچەکە بەرزبوونەوەی پێوە دیارە لە نێوان شانشینی عەرەبستانی سعودی سونە ئاینزا و ئێرانی ئیسلامی شیعە ئاینزا. حەریری کە بۆ سەروەختێکی دوور هاوپەیمانی سعودیەیە لە 4 مانگی 11دا لە بڵاوکراوەیەکی تەلەڤیزیۆنیدا لە ڕیاضەوە دەستی لە کار کێشایەوە وتی مەترسی لە تیرۆرکردن هەیە و ئێران و حیزبوڵڵای تۆمەتبار کرد و مەترسی دەربڕی لە بڵاوبوونەوەیان لە جیهانی عەرەبدا. سەرۆکی لوبنان میشەل عاون سعودیەی بەدەست بەسەرکردنی حەریری تومەتبار کرد. هەروەها سیاسیەکانی لوبنان نزیک لە حەریریەوە دەڵێن بە زۆرەملێ دەستی لە کار پێکێشراوەتەوە. عەرەبستانی سعودی و حەریری هەردوو ئەو تۆمەتیان ڕەت کردەوە. میدیای فەرمی میسر ناسراو بە میناوتی کۆبوونەوەی نائاسایی وەزیرانی عەرەب لەسەر داوای عەرەبستانی سعودی بووە بۆ توێژکردن لەبارەی دانانی ڕێوشوێنی ڕوبەڕووبوونەوەی دەستێوەردانی ئێران.